سڵاوتان نەبێ کاتەوەم کاتێکتان باش. کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە قی سلێمانی چالاکیەکی بۆ منداڵانی توشبووی ئۆتیزم ڕێکخستووە بە بۆنەی ساڵی نوێی 2025 کە چالاکیەکان خۆی لە گۆرانی و سرود و مۆسیقا و هەروەها چالاکی تەندروستی و پێدانی هۆشیاری تەندروستی بە خێزانانی کە دایک و باوکی و دایک و باوکانی کە منداڵەکانیان هەڵگری شەبەنگی ئۆتیزمە چەندین چالاکی تر وە خەڵاتی ڕێزلێنان تەرخان کراوە بۆ چەندین کەس کە ئەم چالاکیە بۆ منداڵانی توشبووی ئۆتیزمە و بۆی کەشێکی جیاواز بۆ ئەم منداڵانە ڕێک بخرێت بۆ زەنێری زیاتر سەبارەت بە چالاکیەکە و تەواوی لە چالاکیەکە کە چی ئەنجام دەدرێت بۆ ئەمڕۆ کاک بەختیارم لەگەڵایە. کاک بەختیار لێپرسراوی لقی سلێمانی ئۆتیزمی کوردستان. کاک بەختیار سڵاوت دەبێ ئەم کاتەوە باش بمان بڵێ چالاکیانی کە ئەمڕۆ ئەنجام دەدرێت چین چالاکیەکان و ئامانجتان لە ئەنجامدانی ئەم چالاکیانە چییە؟ پێشکی بەخێر بن سەر چاوەکانم ئێوە لە زۆربەی کاتەکانە هاوکار و هاودەمان بوون بەخێر بن ساڵی تازەیش پیرۆزبایی یەکەم لە هەموو کوردستان و لە جەنابێشتان. ئێمە وەکو لقی ئۆتیزمی سلێمانی فکرمان لەوە کردووە چالاکیەکیان بۆ بکەین ساڵی 2024 ڕوا 2025 ئەو کار و چالاکیانی لە 6 مانگە کردومانە ئیمڕۆ بە سکرین دەخێنە سەر ئەوە و دوایەوە دکتۆر سۆزمان بان کردووە پرۆفیسۆرە لە بەشی دانا خزمەتی مناڵی دانی منداڵەکان چۆن ئەکرێ بە ڕێگایکی تەندروست. دکتۆر کەریم قەلەچەتانی مامۆسا کە وشیاری دەدا بە دایک و باوکیان چۆن خزمەتی ئەو منداڵانەکە و مامۆسا نامدار بە گۆرانی و سرود و ئاهەنگێکی زۆر خۆش ئیمڕۆ پەپولە ئاسا ئەو مناڵانە سەر ئوشانوەیە و ماوەیەکی زۆرە ئەم مناڵانە سنتەرەکان داخراون شوێنەکان لە ماڵ و تووشی کە ئابوو مناڵی ئۆتیزم ئێنەرژیکی زۆری هەیە زۆفرە جوڵەیە فکرمان لەوە کردووە لە قاعەیەکی داخراوە بێ بۆ ئەوی سەلامەت بن بۆ ئەوی دایک و باوکەکان دڵمەتمەئین بن و زۆرترین کەسیان بێ بۆ ئێرە و ئەم مناڵانە سەرمای ژیان نەبێ لەبەرەوە مناعی گیانیان کەمە لە سەروی ئەوەژۆ وەکو لقی ئۆتیزم 350 ئەندامان هەیە لە ناو سلێمانیە ئەوەی کە لیژن تۆبی لێ وەرگیرا وەرنەگرتووە بە دەوروپشتی سلێمانی دەگاتە 1300 مناڵی ئۆتیزم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. ئامارەکان بەردەوام لە بەرزبوونەوەیە لە ساڵی 2010 بە تەواوی هەرێمی کوردستان 100 منداڵی ئۆتیزم لە هەرێمی کوردستانە هەبوو بەڵام ئەوەی بەرەزت باست کرد تەنیا لە شاری سلێمانیە 1300 منداڵی توشبووی ئۆتیزم هەیە کەواتە ئەکرێت بڵین ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ زۆر لە زیادبوونایە. ئەو ئامارانە لەبەرەوە هەڵەکشێ ئەم مناڵەکە لە دایکە بێ بە ئۆتیزم و لە دایکە بە زیاری نایە نەخۆشیە حاڵەتە وردە وردە لیان دەرەکەوێ ئەم مناڵانە چیان مەسە وردە وردە لە 2 ساڵ بۆ 7 ساڵ نەتیجەکانی لێ دەرەکەوێ بەڵێ زۆربەی زۆری ئەشارێتەوە لەبەر کۆمەلگا لەبەرەوە بە نەقسی دەزانن بەڵام لە ئێستادا ئیش و کاری ئێمە ئەوەیە هەتا ئەو مناڵانە زووتر پۆلینکرێن و ببرێنە سنتەر و خزمەتیان زیاتر کرێ و ڕێزیانی گیرێ و نەشارێنەوە دەتوانێت بیان خەیتۆنەوە کۆمەلگا. دەست خۆش بێ سواز بۆ تۆ کاک بەختیار زیاتر لە کاتێ ناگرم سواز بۆ بەشداریکردنت. بەڵێ ئەوەی کە لێرە ئامادەی هەیە دکتۆر کەریم شەریف قەلەچەتانی لێرە ئامادەی هەیە دکتۆر جیان سڵاوت لێ بێم کاتەوە باش پێمان بڵێ گرنگی ئەم چالاکیانە و گرنگی بەشداری پێکردنی منداڵانی توشبووی ئۆتیزم لەم چالاکیانەیە چییە و چیش بۆ دایک و باوکانە ئەڵێیت کە منداڵێکی هەڵگری ئۆتیزمیان هەیە بەڵام شاردنەوە بۆ منداڵاکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان وەڵاهی یەکەم شەدێمە یەکێک لە مافەکانی مناڵ کە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵە ئەڵێ مناڵ پێویستی بە تەرفی هەیە بە گەڕان هەیە بە چالاکی هەیە بە گەشت و گوزار هەیە تەبەن ئەمە یەکێکە لە چالاکی تەرفیەکان کە ئەم مافە لە ڕێگەی ئەمە توانی بۆ مناڵەکان دابین بکەیت. دووەمە مناڵانە بەداخەوەکو بڵێ ئابلوقەیان لەسەر لایانی کۆمەڵایەتیەوە تەنانەت کە سوکار و خزمەکانیشیان حەز ناکەن ئەم مناڵانە کە سوکاریان بیان بە ئەڵێ شتەکانمانەشکێنێ لە مناڵەکانمانەیە ئەواکە کەواتە بواری تێکەڵاوی کۆمەڵایەتیان کەمە لە ڕێگەی ئەم چالاکیانە وێنە ناو کۆمەڵەوە دوای ئەوە خەڵک شارەزایە نەبێ بڕۆ بێ ژمارەی زۆریان بەهرەیان هەیە تۆ تەسەورەکە یەکێک لە مناڵانی ئۆتیزم ئێستا گەشتە چواری پەیمانگای هونەرە جوانەکان پیانۆیەگە ژەنی هەرچی ئەم قاغەیە بێگە جۆی لێبێ هەڵەسێتە سەر پێ چەپڵی بۆ لێیە یەکێکە لە پاڵەوانەکانی مەلەوانی لەسەر ئاسی عێراق جاری زاکیرێ ماشەڵڵا پێوەیە تێڵی کۆمپیوتەرە لە ناو مێشکادانراوە کەواتە هەر یەکێ لەمانە بەهرەیان هەیە بۆ ئەی شاریتەوە یەکەم شت دەبێ قبوڵی حاڵەتەکە بکەین ئەم جارە پیان ئەڵێن ئەم دایکە ئەم باوکە بێ قبوڵی حاڵەتەکەی کە مناڵی خان پێداویست تایبەتە لەوانەیە ڕێگەی ئەم مناڵەوە هەزادان بەڵای تری لە کۆڵ بێتەوانێت دوای ئەمە واقع و پێویست ناکە لۆمەی خۆیان بکەن دێکجار لۆمە یەکتریەکەنەوە لە خەتای مێردەکەمە لەوە تووشوە لە خەتای ژنەکەمە لە بەرەبابی ئەوە هاتۆ لە کاتێکە هۆکارەکان هەتا ئێستا بڕاتە بێ نەزانراوە لێج وڵاتێکی دنیا نازانن هۆکاری سەرەکی توشبوون بە ئۆتیزم چێ هەندێکی ئەڵێ مەسەلەن لوقاح هەندێک ئەڵێ یەکەم تەرخەمی دایک و باوکە
هەندێک گەڵێ جینات هەندێک گەڵێ کەم و کوتێ لە مێشکە هەندێک گەڵێ ئایپاتە بەس تا سامانەیەک لای نەبوو تۆمی گریمانە لەبەرەوە بێ دایک و باوکەکان تێکەڵ جارێ بیان بن بۆ سنتەر بیان بن بۆ قوتابخانە خوێندنگاکان ئەمە بە پێی یاسا مافی خۆیانە وکو مناڵی یاسایی بخوێنن لەبەرەوە نابێ بیان شاریتەوە و نابێ شەرم لە هیچ شتێ بکەیت وەڵی ئەگەر دایک و باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەتیە لە مەطعەمێکە یا لە باخەکە لە شوێنێکی گشتیا خەڵک تعلیقی لە قساکە ئەبێ بە زەیمان بە عەقڵیانە بێتەوانێ بڵێن مەحقولە لەوانەیە تۆش ڕۆژان بیبن دایکێک یا باوکێکی مناڵ خاوەن پێداویستی تایبەت ئەمەش ڕۆڵی ڕاگەیاندنەکان بەڕێستان و کەناڵەکانی تر ڕۆڵیان هەیە لە وشارکردنەوەی خەڵکەکان بەداخەوە خەڵکێکی زۆر هەیە بە چاوێکی کەم سەیدەکە. دەستخۆش دکتۆرجان نوێترین تەکنیکەکانم پێ بڵێ نوێترین تەکنیک بۆ منداڵانی شەبەنگی ئۆتیزم چوەک خێزان چوەک مامۆستا چی ئەکرێت دنیان بۆ فێرکردنیان وڵی سامی کە جەنابێت دەیبینی ئەمە هەمووی تەکنیکەکانە ئێسامەم سمینەرەکە گەل لێرە بن پێشکەش دەکەن چۆن فێریانەکەی ئەبێ لە ڕێگەی وێنەوە بێ زمانیان دوا کەوتووە ئەجا لە ڕێگەی چالاکی و یاری و هوەر و وەرزش و کۆمەڵی چالاکیە ئەگەر لێرە بنی شەڵامی حەزەکەم دەستی خۆش بێت دکتۆرجان زۆر سپاس لە کاتمانگرتی سپاس بۆ بەشداریکردنت بەڵێ دایک و باوکێکی زۆر هاتوونەتە ئێرە کە منداڵی هەڵگری ئۆتیزمیان هەیە کە لێرە ئامادەیان هەیە و منداڵەکانی هێناوەتە ئێرە جیاواز لە دایک و باوکانی کە ئەگەر منداڵێکی ئۆتیزمیان هەر حاڵەتێکی تریان هەبێت بەداخەوە کە شاردنەوە بۆ منداڵەکانیانەکان یەکێک لەو باوکانی کە هاتۆتە ئێرە بۆ بەشداری کردووە لە ئەم چالاکیەیە سڵاوتان لەبێ ئەم کاتەوە باشتر بەخێر بنیاخۆ بەڕێستان بەشدار بوون ئەم چالاکیەیە تا چەند گرنگە دایکەن و باوکان منداڵەکانیان بێنن بۆ ئەم چالاکیانە وشاردنەوە بۆ منداڵەکانیان نەکەن بەشداریان پێ بکەن لەم جۆرە چالاکیانە بەخێر بێنیاخوا بەڕاستی تێکەڵبوون بۆ ئەو منداڵانە زۆر پێویستە بۆ ئەوەی لەو بە تەنایە دەربێن بێنە دەرەوە تێکەڵ بە کۆمەڵگا بن لە هەموو ڕێکەوە جاشتی لە زۆرە بابەتە مناسبەتی لە زۆرە بابەتە کارێکی باشە بۆ تێکەڵبوونە و پێویست ناکە بیشاریەوە ینی بۆچی بیشاریمەوە خۆ بەڕاستی من چوار مناڵم هەیە ئەمە تامی هەر چواری دەدا زانی ینی دەبەرەوەی قسەی خۆشەویستێکی زۆر سەیری بەرامبەر بە هەموو شتێکەیە بەرامبەر بە هەموو ئینسانێک بەرامبەر بە هەموو کۆمەڵگا ئەوڕۆ دەچوین عملیاتمان کرد عملیاتی دانمان بۆ کرد لە خەسەخانەی شۆڕش بە بەنجی عام بوو چووکە ناوەسم بۆ بەنج دکتۆرە سۆزی کردی لێرەدا سوپاسی دەکەم کارێکی زۆر باشەکان خەسەخانەی شۆڕش بەڕاستی بۆ بەتایبەتی بە ئەو منداڵانە لەوێ شتێک دانرا بوو پارەی تێەکەن هەموو ئەو هەموو عملیاتێک کرد کەس نەچوو پارەی تێ بکە ئاریاز گوتی کا بەهزارم دەرێ بچین پارەی تێ بکەم ینی شتێکی زۆر باشە ئەلحەمدولیلا ئەوانە کاری باشەکەن بە تایبەتی کاک بەختیارەوە برادرانە کۆمەڵە و بەڕاستی زۆر خۆشحاڵین کە ئەوڕۆکە ئێمە لێرەدا ئامادەین و کۆمەلگا زیاتر ئێستاکە ئەم حالەتانە دەزانێ و زیاتر هاوکاریان دەکەن بە تایبەتی ڕاگەیاندنیش ئیعلامیش ئێوە کارێکی باشەکەن بۆ تەختیەکردنی ئەم جۆرە مناسبەتانە دەستان خۆش بێ ئەو کورساتە میشە پێشەنگ بووە لەمەشدا هەر پێشەنگ بن بەڕاستی دەستان خۆش بێ بەخێر بێن سەرچاو دەستی خۆش بێت زۆر سپاس بۆ بەشداریکردنت بڵێ چالاکیەکە دەستی پێ کردووە ئەمە بڵێم لە کۆتاییە کە ڕێژەی منداڵانی ئۆتیزم بەردەوام ڕووی لە بەرزبوونەوە کردووە کە بەراورد بە ساڵی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردووە لە هەر 44 منداڵێک یەک منداڵ هەڵگری ئۆتیزم بوو لە جیهاندا بەڵام بەپێی بڵاوکراوەی بەپێی نوێترین بڵاوکراوەکە بۆ کۆتایی ساڵی 2024 کراوە لە ڕێی ڕێکخراوی CDC-ەوە لە جیهاندا لە هەر 36 منداڵێک لە ئێستادا منداڵێک هەڵگری شەبەنگی ئۆتیزمە ئەکرێت بڵێن ئەم منداڵانی کە لێرە ئامادەیان هەیە و هەر منداڵێکی ترکە ئۆتیزمی هەبێت منداڵێکی ناتەواو نییە کە بەداخەوە ئەمە لای ئێمە بوونی هەیە و بەم جۆرە باسەکرێت بەڵام تەنیا جیاوازیان هەیە بۆی پێویستیان بەوەیە کە گرنگی زیاتریان پێ بدرێت و گرنگی پێویستیان بەوەیە کە زیاتر ئەم منداڵانە خۆشەویستی زیاتریان پێ بدرێت و ئەوەی گرنگی زیاتر بەم منداڵانە بدرێت بە هۆکاری ئەوەی کە هەر یەک لە منداڵانە کە ڕاستە لە جوڵە و لە هەندێک هەڵسوکەوتە ڕاستە جیاوازیەکیان هەیە بەڵام هەر یەک لە منداڵانە زیرەکیەکی هەیە کە لە منداڵی دیکەیە بوونی نییە هەمیشە شاد و بەختەوە